لأرتوغا لمدن سلاحي دسخنادم أجر بمرم لوجانا دست روشاوا برنادم بيجي برخودانا روشاوا سەرەتا دەمهەوێ ڕێزلێنانێکی بەنرخ بۆ ئەوەی بەڕێز بنوێنم کە ئەمڕۆ لێرەدا بەرکەی سەرشانی خۆتان هەڵساون و ئامادە بوون دژی داگیرکەران هەڵوێستمان هەبێ دەنگ و ڕەنگمان هەبێ دەمەوێت بڵێم کە 11 ساڵ پێش ئێستا یادی ئازادبوونی کۆبانێ بوو لەدەست داعشی داگیرکەر و تیرۆریست کە ئەو کاتەش هەواڵانمان بەگیانێکی بەرخۆدانە و شۆڕژکەرانەوە بەڕاستی قارەمانێتێکی زۆر گەورەیە نواند و توانیان کورد و خاکی کورد لەدەست چەدەکانی تورک و داعشدا ڕزگار بکەن کە ئەمە بەڕاستی دەبێت ئێمە نرخاندنی بۆ بکەین و بە گەورە وەری بگرین دوای ئەم 11 ساڵەوە دەبینین کە داگیرکەران دووبارە چاویان بڕیوەتەوە کورد و دەیانەوێت کە کوردستان کۆمەڵکوژ بکەنەوە بەڵام لەم ئامانجەیەندا لەم جارەدا ناتوان ئەم ئامانجە بپێکن کاتێک جاری یەکەم تاقییان کردووە لەسەر کورد ئەم جارە دەبێتە وانەیەکی زۆر گەورە بۆ دوژمنان و داگیرکەرانمان کە ناتوانن ئەم جارە بە هیچ شێوازێک کورد تێک بشکێنن کورد هەر هەبووە و هەر دەبێت و ئەمڕۆ ئێمە لێرەدا دەمانەوێت دەنگ و ڕەنگی خۆمان بگەێنین بە ڕۆژ ئاوا و بە هەر چوار پارچەی کوردستان بۆیە دەڵێم لە لوتکەی قەندیلەوە بۆ دەشتایەکانی بەرخۆدان کەسیەکان دەبنە پەتی سێدارەی داگیرکەران بە ناوی خوێنی شەهیدان بە ناوی خوێنی بێوێنەی ژنان بە ناوی شکۆی نەتەوەیەک کە هەرگیز چۆک دانادات ئەی جەماوەری سەربەرزی بناری قەندیل ئەی دایکانی جەرگ سوتاو بەڵام سەربەرز ئەی گەنجانی خوێنکەرم گەرم ئەی پارێزەرانی شکۆی مرۆڤایەتی ئەمڕۆ ئێمە لەم قەڵا سەخت و سەرکەشەی کوردستانەوە لەم قەندیلەوە کە دڕکی چاوی داگیرکەران و قیبلەی ئازادی خوازانە دەنگمان هەڵدەبڕین دەنگێک لە قوڵایی مێژووەوە دێت و دەگاتە ئاسۆی داهاتوو ئێمە لێرەوە کۆبوونێتەوە وەک مەجلیسی گەلی بناری قەندیل ئەنجومەنی ژنان و هاوسەرۆکایەتی شارەوانی بۆ ئەوەی پەیامێک ئاڕاستەی دۆست و دوژمن بکەین هەواڵانی هێژا لە ڕۆژانی ڕابردوودا دڵمان وەک دڵی دایکێک کە کۆرپەکەی لە بەرچاوی شەهید دەکرێت ژانی کرد بینیمان و بیستمان کە چۆن دەوڵەتی داگیرکەری تورک و ئەو گروپە چەتە بەکرێگیراوانەی کە پاشماوەی بینی تاریکی مێژوون چۆن پەلاماری ڕۆژئاوای کوردستانیاندا ئەوان تەنیا خاکیان داگیر نەکرد بەڵکو ویستیان ئەخلاق و مرۆڤایەتی لەژێر پێیەکانیاندا پام بکەنەوە ئەو دیمەنانەی بینیمان برینێک نین بە ئاسانی ساڕێژ ببن بەڵکو بوونە سوتەمەنی بۆ ئاگرێکی گەورەتر لە دڵی ئێمەدا کاتێک ئەو چەتە ترسنۆکانە جەستەی پیرۆزی شەهیدێکی ئێمەیان لە بەرزایی بیناکانەوە فڕێدایە خوارەوە وایان زانی دەشکەین گەمژەن نەیان زانی شەهیدی ئێمە کاتێک جەستەی بەرزەوی دەکەوێت ڕۆحی دەبیتە تۆی هەزاران شەڵپاری تر ئەوان جەستەیان فڕێدایە خوارێ بەڵام شەهیدی ئێمە پلەی بەرزتر بووە و بۆ ئاسمان و ئەوانی تریش نزم بوونەوە بۆ ناو زەلکاوەکانی مێژوو ئەی ژنانی ئازا ئەی خوشک و برایان تاوانی ئەوان لێرەدا نەوەستا دەستی چەپۆڵی خۆیان درێژ کرد بۆ کەزی کچە شەڕبانی ئێمە ئەوان گاڵتەیان بە پیر و منداڵی ئێمە کرد ڤیدیۆی سوکایەتیان بڵاو کردەوە بەڵام با گوێ بگرن ئەو کەزیەی ئێوە دەتانەوێت بیبڕن تەنها و یەک نییە ئەو ڕیشەی ئێمێ لەم خاکەدا ئێوە بە بڕینی کەزی کچە کوردێک ناتوانێت خۆر بگرن ئەو کەزیانە دەبنە پەتی سێدارە بۆ هەموو بۆ خەوری نەزۆکی عوسمانیەکانتان ئەمڕۆ شۆڕشی کەزی بۆتە ناسنامەی ڕۆژئاوا هەرتاڵە موویەکی ئەو کچە شەڕبانە وەک مارێک لە گەردەنی داگیرکەری تورک دەئاڵێت گاڵتەکردن بە دایکی بەتەمەن و منداڵی چاوگەش نیشانەی ئازایەتی نییە بەڵکو نیشانەی ترسی ئێوەیە نەوەیەک کە بەشیر و ئازادی گەورە بووە بەڵام سیرکەن ئەوان چیان کرد و ئێمە چیمان کرد ئەوان ویستیان کوردی ڕۆژئاوا تەنها بکەن
بکەن ویستیان ترس بڵاو بکەنەوە بەڵام دەرئەنجامەکەی چی بوو؟ بووە لافاوێکی تووڕەیی هەموو کوردستانی گرتەوە لە زاخۆوە تا خانەقی لە مەهاباد و سنەوە تا ئامەد و بۆتان هەموو بوونەیەک و دەست لە ناودەست یەک دڵ کەمپینەکانتان هاوکاریەکانتان دەرمان و خۆراک و پارە لۆش گرنگتر غیرەتی ئێوەیە سنوورە دەستکردەکانی تێکشکان ئەو یەکگرتووەیە کە ئەمڕۆ دەیبینین گەورەترین وڵامە بۆ ئەردۆغان و چەتەکانی ئێوە ویستان ڕۆژئاوا بمرێنن بەڵام ڕۆژئاوا بووە دڵی زیندوی هەر چوار پارچەی کوردستان لێرەوە لە بناری قەندیلەوە لە قەڵای بەرخۆدانەوە پەیامەکەمان ڕوونە قەندیل تەنها جوگرافیایەک نییە قەندیل ڕوحە قەندیل پشتیوانە چۆن شاخەکانمان یەک زنجیرەن ئەوهاش چارەنووسمان یەکە ئێمە وەک مەجلیسی گەلی بناری قەندیل ڕایدەگەیەنین هەر گولەیەک بەرسنگی شەروانێ بکەوێت لە عین عیسا و تلتەمر ئازارەکەی لە دڵی قەندیلدایە هەر سوکایەتێک بەدایکێک بکرێت لە ئافرین شکۆی ئێمە لە قەندیلی هەژاندووە ئێمە بەڵێن دەدەین تا دوا هەناسە تا دوا دڵۆپی خوێن پشت و پەنای شۆڕشی ڕۆژئاوا و دەستکەوتەکانی دەبین ئەو یەکێتیەی کە ئێستا دروست بووە دەبێت وەک چای خۆمان بیپارێزین چونکە تاکە ڕێگە سەرکەوتنمان یەکێتی نەتەوەییە با داگیرکەران باش بزانن ئەم خاکە بە خوێن ئاو دراوە بە فرمێسکی دایکان پیرۆز کراوە بە ئیرادەی گەنجان پەرژین کراوە نە سوپای داگیرکەر نە چەتەی بەکرێگیرا و نە تەکنۆلۆژیا ناتوانێت ئیرادەی گەلێک کە بڕیاری ئازادی لەسەر دراوە تێک بشکێنێت سڵاو لە ڕوحی باکی ئەو شەهیدەی لە بەرزاییەوە فڕێدرایە خوارەوە و بووە باڵندەی ئازادی سڵاو لەو کچە شەرفانەی کەزیەکانی بڕان بەڵام بۆ سیمبولی شۆڕشی کەزی سڵاو لە یەکگرتووی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان سڵاو لە قەڵای قەندیل قەڵایەک کە هەرگیز تەسلیم نابێت بژی بەرخۆدانی ڕۆژئاوا بژی یەکێتی نەتەوەیی مەرگ و نەمان بۆ داگیرکەران و چەتەکان ژن ژیان ئازادی مەجلیسی گەلی بناری قەندیل 26/1/2026